کۆمەلگای خاڵخاڵانە ماوەی 5 ڕۆژە کۆبوونەوەی زبڵ و خاشاک لە شەقام و کوچە و کۆڵانەکانی ئەم کۆمەلگایەدا بوونی هەیە هاوشێوەی 20 شارەوانی دیکە هۆکاری کەڵەکەبوونی زبڵ و خاشاکەکەش بۆ بایکۆتی کۆمپانیای پاکەرەوە دەگەڕێتەوە. هەڵبەتە کێشەی خۆڵ و خاشاک پاکردنەوەی کێشەی خۆڵ و خاشاک لە سنووری شارەوانیمان لە چوارشەمە ڕابردووە تا ئێستا بەردەوامە ئەمیش بەهۆی پێنەدانی سلفۆ لەلایەن حکوومەتەوە بە کۆمپانیای شکار هەڵبەتە بە ڕۆژە گۆڕێ بەڵام هیچ ڕۆژێ لە 5 تن کەمتر نییە لە سنووری شارەوانی خاڵخاڵان 5 تن خۆڵ و خاشاک لێرە کۆکرێتەوە. کۆمپانیای شکار ئەرکی پاکردنەوەی زبڵ و خاشاکی هەریەکە لە قەزاکانی دوکان و چەمچەماڵ و 19 ناحیەی لە ئەستۆدایە. پێنەدانی شایستەدارایەکانیان بۆ ماوەی 3 مانگ لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە ناچاری بایکۆتی کردوون. ئەمە بۆ 3 مانگ تا 4 مانگە چێ پارەما وەرنەگرتووە لەوەش زیاتر ناتوانین ئیدارەی ئیشەکەمان بدەین لەبەرەوەی ئیشەکە ئێمە قەرزی بازارمە زۆر لەسەرە گازە پێداویستی کرێکارە لەبەرم هۆکارانە ئیشەکانمان ڕاگرەوە تا و کاتێک کە پارەمان بۆ سەرفەکری و ئەگەر ناکەم تەرخەمیەکە لە لای ئێمەونێ ئێمە هەموو کات ئامادەین و بە ئەرکی خۆشمان نێزانین. لە ئەگەری بەردەوامی بایکۆت و هەڵنەگرتنەوەی زبڵ و خاشاکەکان ئەوە سنووری 21 شارەوانی دەبێتە کۆگایەکی گەورەی زبڵ و خاشاک و تەواوی شەقامەکان بە زبڵ و خاشاک دادەپۆشێت. کارۆن محەممەد کورساد نیوز کۆمەڵگەی خاڵخاڵان.